ئەوەی کە وەکو جوندیەک لە ناو دەسەڵاتێکی ستەمکاردایە دوای بیستنی ئەم قسانە دوای بیستنی ئەم دەقە پیرۆزانەی قورئان ئایا بەرپرسیارەتی تریەکەوێتە سەرشان لەوەکەوەی کە پێش ئەمەی کە ئەمانی بیست بێت؟ إقامة حجية با أم آياتي كمن وتم بابرو لما مصاين ببرسيت بابرو لا كسيك ببرسيت كشارع زابت كخوي قناعتي بيتي ما مصايكي خوين دوار وأهل دينا بابرو ببرسيت بزاني آية أم بابتها بالفعل ونية يعني بياني أجر تو زنداني بكري وكل رجنا بنوسك زور بتان زنداني كراون آية أو جلادة أويك معاش يدنيا أمادني لا تبدت يبولا تو دكاكا تۆ بە گیرفان بەتاڵی چوتە داوای پارەکەی خۆتەکەی کاکە داوای حەقی خۆمەکەم ئێوە لێتەدا بۆی بەڕاستی ئەمە ئینسان خۆی نەخەڵەتێنە باش من لەم ڕۆژانەیە پیاوێکی بەڕێز تەلەفۆنی بۆ کردم وتی ماوەستا لە سلکێکم حەزەکەم بەڕوون و ڕاشکاوی پێم بڵێ معاشەکەم حەڵاڵیان حرامە وتم منش حەزەکەم پرسیارێکی لێ بکەم بەڕوون و ڕاشکاوی وەڵام بەرەوە بەیانی حیزبەکەی تۆ بڵێ بڕۆ فڵان مامۆستای ئاینی بگرە و بە کەلەپچەی بۆمی بێنە بۆ ئێرە تۆ یەقینت هەیە مامۆستاکە تاوانێکی چی نەکردووە دی بیگری وتی ئاراوەڵا مامۆستا بڵێ تێ هەڵدەتی هەڵەدەم وتم دەی ئیشت ڕەوایە تی ناوەڵا وتم دەی معاشەکەش ڕەوانی ڕوونە بەڕاستی کاکە قیامەتی خۆمان بۆ بفۆتێنێنە بەڕاستی یعنی بۆ دنیا بۆ قیامەتی خۆمان بفۆتین بۆی بەڕاستی کارەساتە ئینسان پارەی حرام بکاتە دەمی مناڵەکەیەوە بەدوای پارەی حرام کەوێ مامۆستا زۆر جار ئەم کەسانە کە هەم قسەیان بۆ دەکەی دوێنێ یەکێک لەمانە کە موچەخۆری دەسەڵات بوو گفتوگۆمان لەگەڵا کرد دەیوت یەکسەر پاسا بۆ ئەوە دێنێتەوە ئەی حیزبە ئیسلامیەکان ئەی حیزبەکانی تر نازانم کەسیان بە کەڵک نایە کەسیان ناتوانن بەدیل بن بۆچی ئێمە خۆمان بە پاساوی حیزبی دیکەیە حیزبی ئیسلامیە خەڵکی دیکە بشێنی لە کاتێکا وەک خۆت ئاماژەت پێ کرد ئەمە پەیوەستە بە شەخسی خۆت و قیامەتی خۆتەوە ئەبێ ئێمە خۆمان قیاسکەین لەگەڵ ئیسلامە خۆمان قیاس نەکەین لەگەڵ هەڵگرانی ئیسلامە ئەو زۆر غەڵەتە کاکە من خۆم قیاسکەم لەگەڵ خەڵکە غەڵەتە بەڵام وەرە من قورئانێکم بۆ هاتووە فەرمودەی صحیحیم لەبەردەسایە با بە تەرازووی ئیسلام با بچمە بەردەم ئاوێنەی ئیسلام تەماشایەکی خۆم بکەم با نەچمە بەردەم ئاوێنەی حیزب تۆ واز لە حیزب بێنە کاکە با حیزبایەتی نەکە کێوتتی حیزبایەتی بکە بەڵام بەڕاستی مسلمانێک بێ زوڵم لە خەڵک نەکە ستەم لە خەڵک نەکە کاکە وەڵڵا ئەو کەسەی زوڵمی کردووە سبحان الله من زۆر جار بیرەکەمەوە باشە ئەم زاڵمانە بۆ دەرس وەرناگرن دوای ئەڵێم وەڵای خوای گەورە خوا فەرمێ ختم الله على قلوبهم جاکتر ختمی لێدایترتەوە یعنی باشە لە دەوروبەری خۆمانە سەدامیان بینی کوڕەکانی سەدامیان بینی ئەوە لە میسرە ئەوە لە لیبیایە ئەوە لە سووریایە ئەوە لەم وڵاتانەیە لە ڕابردوویشدا ئەمە لە ئێرانە شای ئێرانیان بینی باشە ئەمە هەموو شتە سبحان الله بیرێک ناکەنەوە یعنی ئەم بەڕاستی خوای گەورە ختمی داوە لە دڵی ئەوان بەڵام کە ئینسانێک ئەوەی لە دڵایە پرسیارەکات ئیشەکەم حەڵاڵەیان حرامە ئەوەشتا تیای ماوە ئەوە ختم لە دڵی نەدراوە بەڕاستی ئەوە بەڕاستی ئەم قسانە ئەم ئاەتانەوە ئەم حەدیسانە حوجەیە لەسەری مادام بیستی بێتی وەڵا خوای تەعالا محاسەبەیەکە